دوکان ئەو ساحب دوکانە بەتەنەکان ئاوی هینیارە بن ئەو دارانەی کردیا تا گاندیتی ئەو ڕۆژەی ئێستاش دوو کەس بێتن لە بەرژەوەندی خۆی بێتن بیبڕیتن دەبیتن فەرمو ئەوتە کارگە ئەوە بیرە نەفتە لەو دیوی بیرە نەفتەشکە هەیە ئەوە ژینگەمان لۆخاوی دەکاتەوە کاکە ئێستا فەرمو ئەمە زانیتمان حکوومەت دێتن ئەگەم کەلەدارێکی ببڕم دەستخۆشی لە حکوومەتی دەکەم بابی بمگری بەس ئێستا حکوومەت وە بەخۆی بەناو حکوومەتیش کامل ئاگداری هەگە کامل ئاگدار بەیە دەبایە پۆلیسی دارستان بێتن تەوقیع لەسەر بکە ئەو جە ببڕیتن بەس ئەوە قایمقام لە ڕێگایەکی لەگەر مدیری کارەبای لەگەر خاوەن کارگەکان کوڕێکەتینە ئەو خۆیان دەزان کوڕێکەتینە لە 2006ەوە 2005 هەتا ئێستا ئەوە دارە خزمەت گرەیە دوای ئەوان هاتن گوتیان ئەمە بەس سەرەدارەکان دەبڕین هەتا تێلی عامودەکەی نەیگەشتێ ستا فەرمووە لە من ڕابڕێتیانەوەتەوە فەرمووە جەناب وە تەسویر دەکەی فەرموو ئێستا لەوا لۆمەیان کردتە چێ ئێرکانە ئێرە کردیان ئەحمەداوە تەمەشاکەوە جەنازەی داریەوە کشتی وایە و ئەم فالکردنە کاکە 100 مەترسیە لەسەر ئەو ژینگە ئەو ناوچەیە چکە ئەو دارانە ئەم دەستام لە ماری خۆمان لە هەم ناو گوندی بڕۆ تەسویرکە ناگوون هیچ مارێک نییە پێشەش داری نەچاندبی لەبەرچی لەبەرەوە ژینگەکی پاک ڕاگری ئێستا ئەوانش فەرموهاتینە کارگەی دادەنێتە سبە و دووسبەی تۆزیشمان لۆ دێتن ئەوە دارەکە لێ بڕین سبەی تۆز و خۆلیشمان بە سەر و ژێلاشیدا دەکاتن ئەمەش بە هیچ شێوەیەکی قوبر ناکەنەوە شتەی ئەوەش دارە مەساعاتی ئەو گوندەیە ئەو لە بۆ گوندەی دەڕۆ جوانەوە هەم تشتێکی خاوین و لەخۆ عالم لە بەسێ بەرە دادەنیش سارە لە بەسێ بەرە ڕدەگرن ژینگە پارێزە و ئەو گۆش ئەوەش ئەگەر ئیشێ حکومەتیار ئیشێکی پێ بووێ و ئەمەش بەرامبەری حکومەتی هیچ دەسەڵاتمان ئەوە بە گچکەی پاسیان کردیا ئاویان دەدا برێن سیمیان لە دەورەدا خزمەتیان کردێ شەو ڕۆژ پاراستیان لە عیوان و مندار نەشتێن و چێر نەخۆ و مەڕ نەخۆ بخۆ زان و گوندە ئەو تشتانیان عەم کردێ و هەتا ئەلعان پێگەی ئەلعانیش ئەوە گوناح ببرنەوە ئەگەر حکومەت لەلایەکی دی ڕێی پێ هەیە کارەباکەی بە خۆمان هەروەشی داری خۆمان دەپارێزین هەرو کو دارش لە عەوشێ دەچینی سان خزمەتی دەکە ئەوها دەیپارێزین ئەخاستن ئەوانە لە مەڕ و لە ئاگر و لە هەر قەنانێ و لەوەی کو کابرایەکی بە پارە بیگریوەکی عەرەسی ئەوانە ئەوهایان پاراستیە بڕینی ئەو دارەش بەڕاستی لەسەر ئەساسی ڕاکێشانی کارەبا بووە وەزارەتی کارەبا دیارە هەوڵی ئەوەی داوەکە کارەب ئەو زەختەی لەسەر قەزای خەبات هەیە تۆزەکی کەم کاتەوە بە تایبەت بە جیاکردنەوەی 4 گوند وە بڵین سوفەیە بەو شێوەی کە بڵین ئەوەی زەخت عالی ڕاکێشن کە ئەو ڕێڕەوەی کە زەخت عالی تێدا تێپەڕ دەبێ نابێت لەسەر ئاو بێ و نابێت لەسەر ماڵەکان بێ و تەنها ڕێگەیە کە هەبووە لەسەر ئەو دارانە هەبووە دەبواە لە ڕێگەی وشکانی بێ لە ڕێگەی وشکانیش ئەوان هەولی ئەوەیان داوە کە بڕینی دار کەمتر بێ زەرری کەمتر بێ بەڵام مەجبور بوونە کە دارەکان ببڕن بۆی کە چێبلەکان تێدا تێپەڕ بێ و تەنها ئەوەش ئەوە بۆ کە ئەو زەختی کارەبایی کە لەسەر خەباتە کەمیکەنەوە بۆ شوێنێ ئێستا گونجاوترە یعنی ئاسانکاریەک لە کارەبا کراوە دروستە کار لە ژینگە دەست لە ژینگە وەردراوە و دارەکان بڕدراونەوە زەرەر و زیانە چگەلک زۆرە ئەو دارانە تەمەنیان زۆرە و ئاوەدانی زۆری پێوە دیار بووە بەڵام وەکو ئاسانکاریەک دیارە ئەویان ئەنجام داوە وانە ئەمە چاومان بە دۆدا چونمان کردووە نووسراوەکانمان بینیوە لەگەڵ قایمقامی قەزای خەبات قسەمان کردووە لەگە جیهەتی کارەبا قسەمان کردووە و ئەوە بۆ ڕاکێشانی مەشروع نەبووە بەڕاستی ئەو 4 گوندەیە ئەو 4 گوندەش ئێستا جیا کراوەتەوە یعنی تەنها توانیویانە زەخت عالی بۆ ڕاکێشن بۆیە ئەو کارە ئەنجام درراوە دەنا بۆ پرۆژەیەکی تایبەت نەبووە ئەگەر بۆ پرۆژەش بێ پرۆژەکان هەر بۆ هاوڵاتیە و پرۆژەک نییەکە بۆ کارتیکە تایبەت بێ بەڵام ئەوەی کە من بە مستەمسەک و بە نووسرا و بینیومە بۆ ئەو 4 گوندە بووە مەوەکو ئەنجومەنی پارێزگا جەختمان لەوەی کردوتەوە کە بەڕاستی تعویز ئەو قەرەبووی ئەو داربڕینە بکرێتەوە بە شێوەیەکی ئاوەدانتر بە شێوەیەکە و بە تەماشین سەردانی مەیدانی بکەین بۆ ئەو شوێنە کە ئایا ئەو داربڕینە یعنی دارەکانی کە دەتوانێت زەرەر لەوان دەدا یان شوێنێک بۆ لاوەچی بووە چونکەمە دەتوانین ئەگەر بۆ پرۆژەش بێ داربڕینێش بێ
شوێنێک بێ لاوەچی بێ زۆر ئەوە نەبێت کە زەخت لەوانی دیکەش بکە وەکو کاولبوونی پێوە دیار بێ بەڵام لە عینی کاتدا وەکو گوتم جەختمان لەوەی کردوەوە کە تعویزی ئەو داربڕینە بکرێ بە پرۆژەی باشتر بە چاندنی دار و بتوان ئاوادانیەکی باشتر بۆ دارانە دروست بکەن دەشببینین کە قەزای خەبات شوێنەکە کە سەوزایی زۆری پێوە دیارە خزمەتی باشی کراوە هیوادارم هەموو هاوڵاتیان بە پەرۆژ بن بۆ ئەوەی و حکوومەتیش و دەستگاکاری پەیوەندیداریش زیاتر ڕەچاوی ئەوەی بکەن کە کاتێک پرۆژەیەک ئەنجام دەدەن زەرەر و زیانی ژینگەییان نەبێ بەڕ